Evde radyoya denge gele. کاتتان باش بیسەرانی هێرجە لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 18 دیسەمبەری 2024تان پێشکەش دەکەین. ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بە چەکی قورس و تۆپ گوندی ئیسێلیمی سەر بە ناوچەی سلۆکی سەر بە گرێسپیان تۆپباران کرد. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە تۆپبارانکردنی گوندەکانی سنووری گرێسپی بەم شێوەیە زانیاری بڵاو کردەوە و ڕایگەیان سوپای داگیرکەری تورک و چەتەکانی بە چەکی قورس و تۆپ گوندی ئیسێلیمی سەر بە ناوچەی سلۆکی سەر بە گرێسپیان تۆپباران کردووە. هاوکات گوندی سوان کە دەکەوێتە ڕۆژاوای شارێک گرێسپیەوە بە چەکی قورس کراوەتە ئامانج. دەوڵەتی داگیرکەری تورک پلانی ئەوەی هەیە لا بەنداوی تەشرینەوە هێرش بکاتە سەر کۆبانی. دەوڵەتی تورک وێڕای فڕۆکەی سیخوڕی هێزێکی گەورەی ڕەوانەی بەنداوی تەشرین کردو و چەتەکانی بەناو سوپاینەتەوەی سووریاش بە چەکی قورسەوە هێرشیان کردووە. داگیرکەران هەوڵیاندا لا سێ قۆڵەوە هێرش بکەنە سەر بەنداوی تەشرین و بە تانک و زرێپۆش پێشڕەوی بکەن. داگیرکەران تووشی بەرخۆدانی شەڕبانانی قەسەدا یەپەژە و ئەنجومەنی سەربازی منبەج بوونەوە کە هەرێمەکە دەپارێزن. لە ئەنجامی بەرخۆدانی هێزەکانی ئازادی زیاتر لە 100 چەتە کوژراون. هێزە سەربازیەکانی منبەج کە لە هێڵی پاراستنی ناوچەی بەنداوەکەدان سیستەمێکی ڕاداری سەربازی دەوڵەتی تورکیایان لە ناو برد و دیمەنەکانیشی بڵاو بۆتەوە. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا مەزلوم عەبدی لە هەژماری تایبەتی خۆی لە ئیکس پەیامێکی بڵاو کردەوە و نووسێتی بۆ جەخکردنەوە لە پابەندبوونمان بۆ بەدیهاتنی ئاگەربەستی سەرتاسەری لە سووریا ڕایدەگەێنین کە ئامادەین بۆ خستنە ڕووی پێشنیارێک تایبەت بە دروستکردنی ناوچەیەکی ئارام و داماڵراو لە چەک لە شاری کۆبانێ لەگەڵ سەر لە نوێ دابشکردنەوەی هێزە ئەمریکان لەژێر سەرپەرشتی و هەبوونی لایەنی ئەمریکیدا. ئاماژ لەم دەست پێشخەریە ڕەواندنەوەی نیگەرانی ئەمریکانی تورکیا و بە سوودکردنی سەقامگیریە لە هەرێمەکە بە شێوەیەکی هەمیشەیی. دوای پەیامەکەی مەزلوم عەبدی لە ئەمریکاوە هەڕەشەیەکی تون لە تورکیا دەکرێت و دوو سناتۆری ئەمریکا هەڕەشەی سەپاندنی سزا بەسەر دەوڵەتی تورکدا دەکەن ئەگەر ئاگربەست لەگەڵ کوردەکانی سووریا ڕانەگەێنێت و پێشنیازی ناوچەی لە چەکدان داماڵراو قبول نەکات. هەریەکە لە سناتۆر کریس فان هۆڵین و لە دموکراتیکەکان و لینسی گراهام لە کۆماریەکان سەبارەت بە سەپاندنی سزا بەسەر دەوڵەتی تورکدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس ڕایانگەیاندووە. ئەم هەفتەیە پرۆژە یاسایەک بۆ سەپاندنی سزا بەسەر تورکیادا ئامادە دەکرێت. دەشڵێن ئەگەر ئەنقەرا پێشنیازی ئاگربەستی ئەمریکا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک ڕانەگەێنێت و پێشنیازی مەزلوم عەبدی فەرماندەی ئەو هێزە بۆ دروستکردنی ناوچەی لە چەک داماڵراو قبول نەکات ئەوە سزا بەسەر تورکیادا دەسەپێنرێت. ئاماژیان بەوەش کردووە تورکیا هێندێک سەرنجی ئاسایشی هەیە دەکرێت چارەسەر بکرن بەڵام پێشهاتەکانی سووریا لەسەر دەستی ئەو گروپانەی کە لە تورکیاوە نزیکن ئاسایشی ناوچەکە دەخەنە مەترسیەوە ئامریکاش ناتوانێت دەستەوەستان بێت. هەروەها باز لەوەش دەکەن هێرش و پەلاماری هێزەکانی نزیک لە تورکیا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک و کوردەکان زیان بەو ئامانجەی ئەمریکا لە ناوچەکە دەگەێنێت کە لە ناوبردنی تێرۆر و ڕێگرتنە لە سەرهەڵدانەوەی داعش. مەرهەف ئەبوو قەسرە فەرماندەی سەربازی دەستەی تەحریر شام کە ناسراوە بە ئەبوو حەسەن ئەلحەمەوی لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی هەواڵی فەڕەنسی هەڕەشەی ئەوەی کردووە ئەو ناوچانەی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ژێردەستی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدەدایە دەخرێتە ناو ئیدارەی نوێی سووریا و دەشڵێت هەموو جۆرە فیدراڵیەتێک ڕەت دەکەینەوە. ئەبوو قەسرە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی فرانس پرێس کە لە شاری لازقیان جامی داوا و توێتی کەلی کورد یەکێکە لە پێکاتەکانی گەلی
سووریا بەڵام کێشەکە لا سرکردایەتی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە هەروەها و تووشەتی پەیامی ئێمە ڕوونا سووریا دابەش نابێت و هیچ جۆرە فێدراڵیەتێکی تێدا دروست نابێت هەروە ئەو فەرماندە سەربازی تەحریرە شام باسی لەوەش کردووە ئەو ناوچانەی ئێستا لەژێر دەسەڵاتی هەسەدەدان دەخرێنە ناو ئیدارەی نوێی وڵاتەکەیەوە. ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتوەکان بڵاوی کردەوە خوازیاری جێبەجێکردنی پرۆسەیەکی سیاسی گشتگیرن لە سووریا هەروەها دەبێت گەلی سووریا بتوانێت داهاتووی خۆی دیاری بکات و خۆی لە تێکدان یاسایشی ناوچەکە بپارێزێت. ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتوەکان داوای کۆبوونەوەیان سەبارەت بە دۆخی سووریا و تاوتوێکردنی چارەنووسی ئەو وڵاتە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە پێویستە ئەم پرۆسە سیاسی ئێستا خواستەڕەوەکانی هەموو سووریەکان بەدی بهێنێت و هەمویان بپارێزێت و بتوانێت داهاتویان بە شێوەیەکی ئاشتیانە و سربەخۆ و دیموکراسی دیاری بکات. هەروەها ئەنجومەنەکە داوا لە سووریا دەکەن خۆی لە هەر کارێک بپارێزێت کا ببێتە هۆی تێکدانی ئاسایشی ناوچەکە هەروەها جەختیان لە پابەندبوونی خۆیان بە سەروەری سربەخۆی یەکێتی و یەک پارچەی خاکی سووریا کردوێتەوە و داوایان لە هەموو دەوڵەتەکان کردووە ڕێز لەم بنەمایە بگرن. جاماژەی لە ئێستادا لە سووریا حکوومەتی ڕاگوزەر هەیە و چارەنووسی داهاتووی ئەو وڵاتە دیار نییە چونکە وڵاتانی جیهان و ناوچەکە بە شێوەیەکی تونند دەستێوەردان لە کاروبارەکانی سووریا دەکەن و یەکێک لەوانە دەوڵەتی داگیرکەری تورکا کا لە ڕێگەی گروپە چەکدارەکانیەوە هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان و هاوڵاتانی مەدەنی دەکاتە ئامانج. پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان لە چوارچێوەی کەمپینی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری دیموکراتیک بۆ پرسی کورد لە ئامەدەوە بەرەو ئەنقەرە ڕێپێوانی چارەسەری دیموکراتیک و ئازادیان دەست پێ کرد. ڕێپێوانکەران و لە نێویاندا هاوسەرۆکانی گشتی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپا چی دەمگەڵک چۆن ئۆجار و کەسکین بایندر دوێنە لا ڕوحابوون و لەوێ کەسکین بایندر تیشکی خستە سەر هێرشەکان بۆ سەر ڕۆژاوە ڕایگەیان دەیانەوێت بە دەستی چەتەکان ئیرادەی گەلی کورد بشکێنن و وتیشی گەلەکەمان ئەم سیاسەتەی ئێوە قبول ناکات ڕۆژاواکری لی ئاشتی و یەکێتی سووریایە. هەروەها ڕاشیگەیان لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا ئیدارەی خۆبەڕێوەبەری پەیامی پێکەوە ژیانی داوای ئاشتی دەکات بەڵام تورکیا بە دەستی داعش شەڕ دەست پێ دەکات و خۆی بۆ شەڕکردن دژی ڕۆژاوا ئامادە دەکات. بایەندەر ڕاشیگەیان تەواوی جیهان دانباس تاتۆی ڕۆژاوا دەنێت کەچی دەسەڵاتی تورکیا شەڕ پێش دەخات و دانباس تاتۆکەیدا نانێت و وتی کوردەکان یەکڕێزن بۆ ستاتۆکەیان تێدەکۆشن. دژی ئەم سیاسەتە داگیرکاریەی ئێوە بەرخۆدان دەکەین. هەروەها بایەندەر داوای کرد هەموو هێزەکانی نێوپەرلەمان بۆ چارەسەری پرسی کورد کۆبوونەوەی نایاسایی ئەنجام بدەن و بۆ جێگیرکردنی پرسی کورد لە دەستوردا هەمووان بە ئەرکی خۆیان هەستن. چاودێرێکی سیاسی لە باشووری کوردستان ڕایگەیان دەسەڵاتی تورکیا هەردژی هێزەکانی سووریای دیموکراتیک نییە بەڵکو دژی کووردا بەگشتی و ئێستا بە بیانوویەکی هەڵبەسترا و دەیەوێت پەلاماری ڕۆژاوا بەگشتی و کۆبانی بە تایبەت بدات و دەشڵێت تورکیا باوکی داعشە. ئارێز عەبدوڵڵا چاودێری سیاسی لەبارەی پلانی دەوڵەتی تورک بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان ببوورن. ئارەز عەبدوڵڵا چاودێری سیاسی لا تۆڕی فەیسبووکی خۆی بەم جۆرە زانیاری خستۆتە ڕوو نووسیوێتی دەسەڵاتی تورکیا هەردژی هێزەکانی سووریای دیموکراتیک نییە بەڵکو دژی کووردە باگشتی و هەروەها تورکیا باوکی داعشە. بەرەبایانی ئەمڕۆ نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق دوای زنجیرەیەک دیدار لەگەڵ بەرپرسانی عێراق و محەممەد ڕزا سیستانی کوڕی ڕێبەریش ئاینی شیعە لە نەجەف بە سەردانێکی ڕانەگەیەندرا و گەیشتە تارانی پایتەختی ئێران و لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتەش کۆبووەوە. میدیاکانی ئێران لەبارەی سەردانی محەممەد ئیحسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بۆ تاران و ناوەڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە ڕایانگەر
محەممەد ئەحسان گەیشتە تاران و ڕاستەوخۆ دوای گەیشتنی بە تاران لەگەڵ محەممەد جەواد زەریف جێگیری سەرۆکۆماری ئێران بۆ کاروباری استراتیژی کۆبووەوە. لەم دیدارەدا بارودۆخی عێراق و پێشهاتان ناوچەیی و نێودەوڵەتیەکان لەوانەش پرسی فلستین و پێشهاتەکانی ئەم دوایەی سووریا و کاریگەریەکانیان لەسەر بارودۆخی ناوچەکە لە ڕوانگەی استراتیژیەوە تاوتوێکرا. ئێستا ئەحسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەی گرتووکان لە عێراق لە کۆبوونەوەدایە لەگەڵ عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران و پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەند پرسێکی دیکەی تایبەت بە ئێران تاوتوێ دەکا. جێ ئاماژەیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەنتۆنی بلینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی عێراقی کرد و لەگەڵ محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووە و بە پێی زانیاریەکان بلینکێن وتوێتی بۆ ئەوەی عێراق دوور بێت لە ململانێ و هێرشەکان دەبێت هێزەکانی هەشتی شعبی هەڵبوەشێتەوە. بە پێی زانیاریەکانیش بڕیارە بەم نزیکانە سوودانی سەردانی عەلی سیستانی ڕێبەری باڵای شیعەکان بکات. یەکێک لە تەوەری گفتوگۆکان و هەڵوەشاندنەوەی هێزەکانی هەشتی شعبی دەبێت. باهۆی ئەو گۆڕانکاریە خێرایانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدەن و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە. لەلایەکی تریشەوە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوام پاڵپشتی گروپە چەتەکان دەکات بۆ کۆمەڵکوژی و داگیرکاری لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژاوای کوردستان. لەو بارەیەوە چالاکوانان و ڕۆژنامە نووسان پشتیوانی خۆیان بۆ ڕۆژاوا دووپات دەکەنەوە و داوا دەکەن پەدەکە بە زووترین کات سنووری فیشخاپور بکاتەوە و دەشڵێن نەک تەنها بە هاوکاری دارایی بەڵکو بۆ پشتیوانی لا ڕۆژاوا دەبێت ببین بە شەڕوان. کوردی لە دڵی ئێمەدا هەیە کە کۆی گەلی کوردی یەکانگیرن لە ئازار و مەینەتەکانی یەکتریدا. بەڵام بەداخەوە ئێمە شێوازێک لە دەسەڵاتمان هەیە بە تایبەت بن بە ناو ئێڵێم پارتی دیموکراتی کوردستان و خێڵی مەلا موستەفای بارزانی کە لەکوێدا کورد پێویستی بە تەبایی و هاوکاری و پشتیوانیکردنی یەکتری بێ، لەکوێدا کورد کێشەیەکی هەبێ کە پێویستی بەوە بێ کوردانی تر پشتی بگرن، لەوێدا دەبێتە گەورەترین کێشە بۆ گەلی کورد. پارتی دیموکراتی کوردستان بیلئەخەس لەم کاتەدا کە ڕێگای سیمێلکا دەگرێت بە بیانوی ئەوەی کە نوێژەنکردنەوە هەیە. ئەم بیانوە تەنها و تەنها بۆ ئەوەیە کە گەلی کوردی باشووری کوردستان نەتوانێت هاوکاریە پێویستەکانی بۆ گەلی ڕۆژاوای کوردستان بگێرێ. گەلی ڕۆژاوای ڕاگەیاندووە کە زۆرینەی ئەندامانی کەمپینەکە ژنانن کە زۆر چالاکانە، زۆر بوێرانە سەرڕای ئەوەی کە بارودۆخ لە باشووری کوردستانیش ئەوەندە گونجاو نییە کە بە ئازادانە بتوانین چالاکی بکەین، بەڵام ئەوان ئازایانەتر لە پێشووتر هاتوونەتە پێشەوە و کەمپینیان ڕاگەیاندووە بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ ئاوارە و لە قەوماوانی ڕۆژئاوای کوردستان. وەکو هەموو جارێک ژنانی باشووری کوردستان بە ئەرکی نەتەوەی خۆیان هەستاون، بەڵام ئەوەی کە پێویستە لێرەکە بانگەوازیەکە فراوانتر بکرێ و ژنانی زیاتر، ژنانی بەرپرس، ژنانی سیاسی، ژنانی کە خەمی نەتەوەکانە بادەم بانگەوازەکەەوە بێن و کەمپینەکە فراوانتر بکەن بۆ ئەوەی بتوانین کارێکی باشتر بکەین و نمونەیەکی جوانیش لە یەکگرتووی ژنان پیشانی هەر چوار پارچەی کوردستان و پیشانی هەموو دنیا بدەین کە ژنانی کورد هەمیشە لە پشتی یەکترن. سزای لە سێدارەدانی دوو بەندکراوی خەڵکی کرماشان بە ناوەکانی سید محەممەد عەلی دەرەکە و سیاوەشیاری و بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی سید بێزاد سەیدی بۆکانی کە پێشتر بە تۆمەتی مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەڵ سزای لە سێدارەدانیان بۆ دەرچوو بوو لە زیندانەکانی ئەردەکانی یەزد و میاندووا و جێبەجێکرا. سزای لە سێدارەدانی سید بێزاد سەیدی بۆکانی کە چەند ساڵێک لەمەوە پێش بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەڵ دەست بەسەر کرابوو سزای قەساسی نەفسی بۆ دەرچوو بوو لە زیندانی میاندووا و جێبەجێکرا و هەروە سزای لە سێدارەدانی دوو بەندکراوی خەڵکی کرماشانیش لە زیندانی ئەردەکانی یەزد جێبەجێکرا. هەروەها لەلایەن لقیدەی لێپرسینەوەی دادسەرای گشتی و ئینقلابی ڕژێمی ئێران لا ورمێ زیندانی سیاسی ڕزگار بێگی زادەی بابامیری بە محارەبە بەغی گربوونەوە و
زازان دژی ئاسایشی نەتەوەیی و دابینکردنی ماڵی تیرۆریزم و پروپاگاندا دژی دەسەڵات و سێخوڕی و هاوکاری لەگەڵ دەوڵەتانی نەیار پێبوونی ستارلینک و پێبوونی چەکی قەدەغەکرا و ئەندامەتی لا گروپە نایاساییەکان تۆمەتبارکراوە بەپێی سەرچاوە خۆجێیەکان ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ زیندانی سیاسی ڕزگار بەیگریزادە بابامیری تەنیا بە بۆنەی قبولکردنی دەرمان بۆ بریندارانی خۆپیشاندەران لە سەرهەڵدانەکانی ساڵی 2022 بووە. زیندانی سیاسی ڕزگار بەیگریزادە بابامیری لە ئێستادا زیاتر لە 600 ڕۆژە کە بە شێوەی دەستبەسەری کاتی ڕاگیراوە و لە ماوەیە لەژێر ئەشکەنجە و ئازاردا بووە و مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری نەبووە. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشی.